اینجا تا ئێستا ژمارەیەکی زۆر هێلانم بەرهەمهێنا و هەڵم واسیوە لێرە و لەوێ و بەستومەتەوە بە سێکتەری پەروەردە بە زۆری بە بینایی قوتابخانەکانە هەڵیێواسم لەبەرەوەی ئەو جونگەیە کە نەوەلەیەک لە دوانە یەکەکانمان ئەتوانن وەک چۆنەڵی بە خێرایی کەونە ژێر کاریگەری پرۆژەکەەوە دووش سروشتی بیناکان دایمەن لە شوێنی بەرچاون و درەنگتر ئەگەری ڕووخان و شتیان هەیە بۆیە بە پێویستم زانیکەم هێلانانە بە شوێنێکەوە بن کە لایانی کەم بۆ زەمانێک بمێننەوە. جام بەڵگە فیلمە کورتەی کە ئەمڕۆی بینن نمونەی یەک پرۆژە یەک قوتابخانە بگورە یەک باخچەیە کە بە دنیابینی مناڵان بە دنیابینی مناڵ هێلانەکان دیزاین کراوە و ئەم بەڵگە فیلمە ئەتوانرێت چۆنەڵێ بۆ هەموو قوتابخانە و زانکۆکانی تریش چاوی لێ بکرێت کە هەریەکان بەپێی سروشتی خۆیان سەدان دیزاینی بۆ کراوە بەردەوام خەریکی ئەوم کە بەرهەمیان بهێنن.